بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 156. خشتەی بەرامبەر بەکاربینە بۆ نووسینی هەر ڕێژەیەک. ئەو خشتەی ئێرە پەرتووک و ژمارەکانیان لە پەرتووکخانەی هەژی. پرسیاری 1. پەرتووکەکانی مێژوو بۆ پەرتووکەکانی ئەدەب. واتە ڕێژەیەک بنووسە دیاری بخە ژمارەی پەرتووکەکانی مێژوو بۆ پەرتووکەکانی ئەدەب، کەواتە مابەینی مێژوو ئەدەب. ئەو بۆیەی ئێرە واتە ڕێژەکە لێرە دەست پێ دەکا، مابەینەکەی لە مابەینی چییە ڕێژەکە لە مابەینی مێژوو لە مابەینی ئەدەبە. مێژوو ئەدەب دووشت ئەوەی لای ڕاستی وشەی بۆ لە سەرەوەیە، ئەوەی لای چەپی وشەی بۆ لە خوارەوەیە ژمارەکە، کەواتە مێژوو دەکەویتە سەرەوە و پەرتووکی ئەدەب دەکەویتە ژێرەوە. 4 بۆ 10 ئەوها دەنووسم یان ئەوها 4 بۆ 10 یان ئەوها دەینووسم 4 بۆ 10 یان بە نووسین دەنووسم 4 بۆ 10، کەواتە ئەوها نووسینەکەی ئەوهایە. پرسیاری 2. بە هەمان شت دەگەڕێم بە دوای وشەی بۆوە لە مابەینی چیرۆک و هونەر. چیرۆک و هونەر کەواتە زۆر ئاسانە. چیرۆک و هونەر ئەمن ناینووسم، ئەو پرسیارەی دەهێڵمەوە لۆ خوێندکارە. پرسیارەکەی دیکە پەرتووکەکانی زانست دیسان دەگەڕێن بە دوای وشەی بۆ لە لای ڕاست زانست، لە لای چەپ گشت پەرتووکەکان، واتە هەموویان، چونکە هەموویان واتە ئەمن دەبێ ئەو ژمارانە هەموو کۆ بکەمەوە، کە کۆی دەکەمەوە هەمووی دەکاتە گشت، کردیا 48 پەرتووک، کەواتە زانست لە سەرێ زانست چەندە؟ 4 دانەیە، لە خوارێ چ هەیە؟ 48. 4 بۆ 48 نەنووسرایە ڕێژەکە بە سادەترین شێوە بنووسە، کەواتە ئەمن پێویست ناکە خۆممان دیکەم، تەنیا دەنووسم 4 بۆ 48 یان 4 بۆ 48. سێ ڕێژەی هاوتا بۆ بەراوردکردن لە نێوان پەرتووکەکانی هونەر و پەرتووکەکانی ئاین بنووسە. کەواتە لێرە پەرتووکەکانی هونەر لە لای ڕاستە و ئاین لە لای چەپە. لێرە لە جیاتی وشەی بۆ وشەی یان پیتی و هەیە یان وشەی و هەیە کە پەرتووکەکان لێک جیا دەکاتەوە. سێ ڕێژەی هاوتا بنووسم، کەواتە دەچمە لای هونەر 3 دانەیە، ئاین 9 دانەیە، هونەر لە سەرەوەیە لێرە لە ژێرەش 9 دانە. ئێستا سێ ڕێژەی هاوتا بنووسم، یەک لەو ڕێژانە هەردوو ژمارەکان دابەشی 3 دەکەم، ڕێژەی هاوتان بەدەستدێ 1/3. ئەو جارەی هەردوو ژمارەکان لێک دەدەم لەگەڵ 2، ڕێژەی هاوتان بەدەستێ 2/6. ئەو جە دەتوانم بۆ وێنە ئەمن بنووسم 20/60 یان بنووسم 10/30 یان بنووسم 30/90، هەر هاوتایە، کەواتە بە هەزاران ڕێژەی هاوتا دەتوانم دروست بکەم.
ژمارەکان بۆ وێنە لێک دەم لەگەڵ 4 بۆ وێنە یەکسان دەبی بە 4 لە 12 کەواتە ڕێژە زۆر ئاسانە دروستی کەم ڕێژەی هاوتا. 3 ڕێژەشنا بە دەیان ڕێژە. ئێستا تەواو بووم لەو پرسیارانە دێمە لای پرسیاری ژمارە 5 قوتوویەک 6 پێنووسی تێدایە. نرخەکەشی 6 پاریزە 5,000 دینارە. قوتوویەکی تکە هەیە 4 دانە پێنووس لە هەمان پێنووسی تێدایە بەڵام نرخەکەی 4 پاریزە 5,000 دینارە. ئایا کامیان گونجاوترە؟ هەتا بزانم کامیان گونجاوترە ئەمن دەبی هەمیشە نرخی 1 پێنووسی ببینمەوە ئەوجا بەراوردەکە ئاسان دەبی. نرخی 1 پێنووسی ببینمەوە بەراوردەکە ئاسان دەبی. کەواتە 6.5 دەینم داوەشی 6 دەکەم یەکسان بوو بە 1 پاریزە 0.8 دینار بۆ 1 پێنووس. لا قوتوەکەی دیکە 4 دەینم 4.5 دەینم دابەشی 4 دەکەم ژمارەکە کردیا 1 پاریزە 125,000 دینار. کامەیان گونجاوترە؟ ئەوەیان گونجاوترە ئەوەی 6 پێنووس هەیە لە قوتوەکە ئەو گونجاوترە. ڕادەی نەزانراو لە هەر هاوڕێژەیەکدا بدۆزەوە. ئەو پرسیارە زۆر ئەو پرسیارانە زۆر گرنگن زۆریش ئاسانن بەڵام گرنگن بە ڕادەیەک دەبی ئەمن بزانم هاوڕێژە کووە و هەمیشە 4 ژمارە هەیە 2 لە سەرێ 2 لە خوارێ 2 لە سەرە 2 لە ژێرە. هەمیشە ئەمن ئەگەر 3 دانەم زانی ئەوی دیکە دەبی بزانم 100%. لێرە ئەگەر ڕێژەم هەبوو و ڕێژەی هاوتاشم هەبوو ڕێژە هەمیشە یان لێک دەدرێ لەگەڵ ژمارەیەکی دی یان دابەشی ژمارەیەک دەکرێ لەو دوو شتەی زیاتر نییە. کاتە ئەو ڕێژەیە هەتا ڕێژەکی هاوتای لێ دروستکەم یان لێکی دەدەم یان دابەشی دەکەم. پاشان کە تەمەشای ئەو هاوڕێژەی دەکەم دەبینم گەورە بووە ژێرەکەی گەورەتر بووە کاتە ئەو ڕێژەیە 100% لێک درایە لەگەڵ ژمارەیەک. چ ژمارەیەک؟ 4 کوو بوویتە 12 لێک درایە لەگەڵ 3. ئەگەر خوارێ لێک درا سەرش هەر دەبی لێک بدرێ لەگەڵ هەمان ژمارە کاتە لە جیاتی پیتینون دەنووسم 1 جاران 3 کاتە لێرە ئەو پیتە یەکسانە بە 3 کاتە پیتی یەکسانە بە 3 یان ئەوها دەینووسم 3 لە 12. دیسان لێرە تەمەشا دەکەم ئەو ڕێژەیەم هەیە دەبی ئەمن ئەو ڕێژەی لێ دروستکەم. هەز دەکەم 15 گچکە بووە بوویتە 3 کەواتە ئەو ڕێژەیە دابەشی ژمارەیەک کرایە. دابەشی چ کرایە؟ 15 کوو دەبیتە 3 دابەشی 5 کرایە. 15 دابەش 5 3 25 دابەش 5 کاتە پیتی یەکسانە بە 5. لێرە ئەو شەشە بووە بە 4 گچکە بووە دابەش کرایە. دابەشی چ؟ ئاسان نییە یەکسەر بزانم 6 دابەشی چ کرایە بوویتە 4 چونکە دابەشی 2 نابیتە 4 دابەشی 3 نابیتە 4 کاتە باشترین شتوە لێرە ئەو ژمارەیانە ئەو ژمارەی ئێرە کورت کەمەوە با دابەشی هەرچبی دابەشی کەم بۆ وێنە دابەشی 3 کەم
سەرە و ژێرە یەکسان دەبی بە 18/3 6 6/3 2. ئێستا ئاسانترە تەمەشای ئەو دووەی بکەم. ئەو دووە بووە بە 4. 2 کو دەبیتە 4. ئاسانترە ئەوها. ئەگەرە من 2 لێکدا لەگەڵ 2 یەکسان دەبی بە 4 کاتە لێرە لێکی دەم لەگەڵ 2 لێرە شێکی دەم لەگەڵ 2 یەکسانە بە 4 لە لێرەش دەبیتە 12. ئەو 4 وەکو ئەو 4ەیە مادام ئەو 12ەیە وەکو ئەو پیتی واتە پیتین یەکسانە بە 12. ئەوەش شێوە بیرکردنەوەکە. لێرە زۆر ئاسانە. ئەو دەیە بووە بە 5 نیوە واتە ئەو 4ەش دەبی بە 2 نیوە واتە پیتینە یەکسانە بە 2 5 2. یان لێرە ئەو دێدا بەشی 2 کرایە ئەو 4ەشدا بەشی 2 کرایە بووە بە 5 لە 2. ئەو پرسیارانە زۆر گرنگن دەبی ئەمن بیانزانم. پرسیاری 10 16% بە شێوەی کرد و بە سادەترین شێوەش بنووسە کەواتە 16% بە سادەترین شێوە هەردوو لای دابەشی 2 دەکەم 8 لە 50 دیسان هەردوو لای دابەشی 2 دەکەم 4 لە 25 ئیدی لەوەی باشتر نابی سادەترین شێوە. پرسیاری 11 0.28 بە شێوەی ڕێژەی سەدی بنووسە 28 لە 100. پرسیاری 12 42 لە 100 بە شێوەی ژمارەی دەیی بنووسە 42 لە 100. پرسیاری 13 12 لە 25 بە شێوەی ڕێژەی سەدی بنووسە 12 لە 25 ئەو 25ەی ئەمن دەبی بکەمە 100 ئەگەر لێکمدا لەگەڵ 4 دەبیتە 100. 100 لێرەش بووە 48 کەواتە وەکو ڕێژەی سەدی بینووسم 48 لە 100. پرسیاری 14 نرخی پشکەکانی کۆمپانیایەک 5 لە 100 لە هەفتەیەک دابەزی 5 لە 100 دابەزی. ئایا ئەو ڕێژە سەدیە بە شێوەی ژمارەی دەیی بنووسە؟ ئایا نا ئەم ڕێژە سەدیە بە شێوەی ژمارەی دەیی بنووسە 5 لە 100 واتە 0.5 لە 100 چونکە ئەگەر ئەوها بینووسم ئەوە 5 لە 10 50 لە 100 بەڵام دەبی ئەوها بینووسم کە زۆر کەس هەڵەی دەکەن بەداخەوە 5 لە 100 خینەوەکەشی ئەوهایە 5 لە 100 بەڵام ئەگەر ئەوها بینووسم نابی بیخینمەوە 5 لە 100 دەبی بیخینمەوە 5 لە 10 کاتە ئەوە گرنگە کو دەیخینمەوە ئەوهاش دەینووس. پرسیاری 15 بەشی خشلەکان لە کۆگە گەورەکان 4 لە 100 داشکانیان لە نرخی کاتژمێرەکان داشکان لە نرخی کاتژمێرەکان پێشکەش دەکا. دڵشاد کاتژمێرەکی کڕی کە نرخەکەی پێشی داشکاندن 540,000 دینارە. ئایا دڵشاد چەند پارەی دایە؟ واتە پاش داشکان چەند پارەی دایە؟ کاتە لێرە ئەمن چ بکەم؟ 2-3 ڕێ هەیە. یەکەم جار یەک ڕێ ئەوەیە بزانم داشکانەکە پارەکە چەندە کە زانیم ئەو جە پارەکەی بینم
لەو ژمارەی دەرکەم. ڕێیەکی دیش هەیە، ئەویش ئەوەیە ئەمن 100 بینم 100 4 لە 100 لێ بڕوە. ئەو پارەی کە مایتەوە چەندە؟ 96 لە 100. کاتە ئەو 96ەی دەینم لێکی دەم لەگەڵ 540 یەکسەر نرخی کاتژمێرەکەم لۆ دەردەچی پاش داشکاندن. لێرە زۆر ئاسانە، تەنیا سەرەی کەرتەکە کەم سەرەی کەرتەکە. ئێستا 96 لە 100 لێکی دەدەم لەگەڵ 540. ئەو سفرەی ئێرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی ئێرە، کاتە دەیان سڕمەوە. ئێستا ئەو ژمارەی دەینم لێکی دەم لەگەڵ ئەو ژمارەی پاشان دابەشی دەیەکەم تەواو دەردەچی نرخی کاتژمێرەکە. ئەمە چونکە کاتم نییە دەچم بە بژمێر 54 لێکی دەم لەگەڵ 96 ئەو جا دابەش 10. 54 جاران 96 یەکسانە بە دابەش 10 یەکسانە بە 518,000 و فاریزە 4. 518. لە 540 بووە 518,000 و فاریزە 4. لێرە دەنووسم 1000 دینار. ئەو های لێدێ ئەنجامەکە یەکسانە بە 518,000 دینار. ئەوە ڕێک لە ڕێیەکان. ڕێیەکەی دیکە کووە؟ ڕێیەکەی دیش ئەوەیە من یەکەم جار ئەو 4 لە 100 بینم بزانم دەکات چەند، کەواتە 540 دیسان دەبینمەوە 540 لێکی دەم لەگەڵ 4 لە 100. ئەوجا ئەو سفرە بڕوە لەگەڵ ئەو سفرەی 54 لێکی دەم لەگەڵ 4 جاران 4 16 4 جاران 5 20 یەکیش 21. ئەوجا 216 دابەشی دەی بکەم دەکا 21,000 کەم. ئەو 21.6 بینم 540 بینم ئەو 21.6 لێ دەرکەم 540 لێرەش فاریزە، چونکە لێرە فاریزەم هەیە 21 دەبی لێرە بنووسم نەوەک تێکەر دەبی 21 فاریزە 6 لێ دەرکردن 6 لێ بڕوە 4 لێرە ماوە 9 یەکی لێ بڕوە 8 3 2 لێ بڕوە 1 و 5 دێتە خوارێ 518 فاریزە 4 نرخی کاتژمێرەکەیە. کەواتە 2-3 ڕێ هەیە ئەمن پرسیارەکەی پێشی کارکەم. پرسیاری 16 کاروان سەبەتەیەک گوڵی بە 75,000 دینار داوا کرد و پەیمانی بە فرۆشیارەکەدا کە 8 لە 100یشی لە بڕی خزمەت بدا. لە بڕی خزمەتکردن 8 لە 100 پارەی زیاتر لە بێگومان بێجگە لە پارەی گوڵەکان. ئایا کاروان دەبی چەند پارە بدا؟ دیسان لێرەش 2 ڕێ هەیە. یەکەم ڕێ ئەوەیە کە ئەمن هەرچەندە تۆزێک زەحمەتە ئەو ڕێگەی یەکەم ئەو 8 بینم کوی بکەمەوە لەگەڵ 100 یەکسان دەبی بە 108. ئەوجە 108 دابەش 100 یەکسەر جارانی بکەم لێکی بدەم لەگەڵ 75,000
ئەو جەبزانم دەکات چەند. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان 75 جاران 108 با بچم لێکی بدەم. دابەشی بکەم لەگەڵ 100. ئەو پارەی کە دەیدا 81,000 دینارە. ڕێی دووەم کووە؟ یەکەم جار بزانم خزمەتەکە دەکات چەند، ئەو جا کۆی بکەمەوە لەگەڵ 75,000. کاتە خزمەتەکە هەتا بزانم دەکات چەند 8 لە 100 8 لە 100ەکەی دەینم ئەوها 8 لە 100 لێکی دەم لەگەڵ 75. بزانم بە تەنێ خزمەتەکە چەندە. 8 جاران 5 40. 8 جاران 7 جاران 8 56. 56 و 40 یەکسانە بە 60. 60 پاشان 60 دابە 100 دەکا 6,000. کاتە کردیا 6,000 نرخی خزمەتەکە. 75 دەینم ئەوجا 75 کۆی دەکەمەوە لەگەڵ 6 یەکسانە بە 81,000 دینار. ئەوەش ڕێیەکە لە ڕێیەکان. ئەوەش ڕێیەکی دیکەیە. ئێستا پرسیاری 17 نرخی ئۆتۆمبیلێکی نوێ 110 ملیۆن دینارە. دەوڵەتیش باجی دەوێ. چەندی دەوێ دەوڵەت لە هەر 100 دینارەی 4 دیناری دەوێ. هەر 100 دینار 4 دینار. 110 ملیۆن دەکات چەند؟ دەبی ئەو باجەی بزانم چەندە، پاشان کۆی بکەمەوە لەگەڵ نرخی ئۆتۆمبیلەکە. بەڵام وەکو گوتم دیسان لێرەش دوو ڕێ هەیە. ڕێ یەکەم ئەوەیە چارەکەی بینم کۆی بکەمەوە لەگەڵ 100 یەکسانە بە 104. ئەو جا 104ەکەی بینم دابەشی 100 کەم لێکی بدەم لەگەڵ نرخی ئۆتۆمبیلەکە کە 110 ملیۆنە. ئەو جا ئەو سفرەی ئێرە بڕوا لەگەڵ ئەو سفرەی ئێرە 11ی بینم لێکی دەم لەگەڵ 104 دابەش 10. 11 جاران 104 دابەش 10 یەکسانە بە 114 ملیۆن و فاریزە 4. 114 فاریزە 4 ملیۆن دینار. کەواتە ئەوەندەی زیاد بوو. نرخەکەی ئەوەندەیە. ئێستا ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان. ڕێی دووەم چییە؟ ئەویش دەینم تەنیا با بزانم 4 لە 100ەکە چەندە. چارەکەی دەینم لە 100 ئەوجە لێکی دەم لەگەڵ 110 ملیۆن. ئەو سفرەی ئێرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی ئێرە 4 لێکی دەم لەگەڵ 11 44 دابەش 10 4 فاریزە 4 ملیۆن دیناری دێتە سەرێ. 4 ملیۆن دیناری دێتە سەر 110. کەواتە 110 ئەوجە لەگەڵ 4 فاریزە 4 4 لێرە 4 لێرە 1 لێرە 1 لێرە 114 فاریزە 4 ملیۆن دینار نرخی ئۆتۆمبیلەکە پاش باج. واتە ئەو کەسەی دەکڕی دەبی 114 فاریزە 4 ملیۆن دیناری بداتە ئەو کەسەی ئۆتۆمبیلەکەی دەفرۆشی. ئەو کەسەی کە دەشی فرۆشی بێگومان 4 فاریزە 4 ملیۆنی دەدا بە دەوڵەت. لێرە هەتما کۆتایی لاپەڕا 151 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.